بەڕاستی کە ڕۆژی 15 ئێمە یانەمان ئیسلام کرد وەرمانگرت نزیکەی 4 ملیار دینار قەرزات بوو کە قەرز بەس ئێستا وەرەو دوای ئەوەی کە سێ ڕاتب ئێمە 4مان تەوزیع کردیا بەڵام کە سێمان تەوزیع کرد نزیکەی 500 میلیۆن زیاترمان قەردەکان داوە ماوە سێونی لە ماوەی دەست بەکاربوونی ئەو برادرانی پێشووی ئێمە کە ئەوان لە مانجی 11 پێم وایە لە دەی 11 2021 ئەوان دەست بەکاربوونە لە ماوەی ئەوانی کە دەست بەکاربوونە هەتا 15 کە ئەمە ئیسلامان کردیا یعنی دوو مانجی 2021 ساڵی 2022 23 24 هەتا 15 لە خلالی ئەو مانگەی ئەو دو ساڵ و تقریبا 6 مانگەی یعنی 10 ملیار و 466 میلیۆن وەرگیرە سەرف کرا خەرج کرا پاش 10 ملیار و 400 ئەوەندەکەی ئەنجا ئەمە کە هاتین 4 ملیار قەرزات بوونە دەبی هەر ئێستا بەلایانی کەمی دەبی میلیارێک و هەندێک پارەمان پێبیتن بەلایانی کەبی تاکو بتوانین ئەو گرێبەستانی هەیە پێشەچی و پاشەچەکانیان لەگەر ئەو کێشانەی کە عەباس عوبەید و ئەی سەلاح و حەیدەر عەبدولئەمیر و سامی هومام ئەوانە دەبی ئەوانە پارە لەو ڕۆژانە بدرێ و پارە هیچ چار نییە ئەگەنا تووشی کێشە دەبێت میلیارێکشمان دەوێت طبعاً لە بۆ ئەوەی کە عەقدی نوێ بکەین کەواتە تقریبا 2 ملیار و لەو فترەی لەو کاتەی دەبی هەمان بیتن